لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت و سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم لە کۆتا وتاری مانگی شەعبان لە باس و خواسی بەرزبوونەوە بۆ لای خودا و نزیک بوونەوە لە رب العالمین و بڕینی پلەکانی خواناسی، لە باس و خواسی کردنەوەی دەرگاکانی بەهەشت بەسەر ئینسانیەتە، ئەچینە سەر باسێک کە کاری ڕۆژانەی هەمومانە، کاری چرکە و سەعاتی هەمومانە. ئەگەر ئەم ساڵەی تێپەڕیەوە لە ڕەمەزانی پێشوو تا ئەم ساڵ بێن دیراسەیەکی ڕۆژەکانی بکەین، سەعاتەکانی بکەین، دەقیقە و چرکەکانی بکەین، کۆڵێت تاوان بە خۆمانەوە ئەبینین. تاوانەکان چەندێ زۆر بن گرنگ نییە، بەڵام ئەو دڵی کە ئەگەڕێتەوە لای خوا و تەوبە ئەکات چۆن یێتەوە حوزوری خوا و چۆن تەوبە ئەکات. رب العالمین لە قورئانە 87 جار وشەی تەوبەی دووبارە کردووەتە، لە پێناوی ئەوەی ئینسانەکان ئەگەر لە هەڵەیەکە 87 جاریش تێکەوتن نەکەون و هەستنەوە و تەوبەیەکی جوان بکەن. وەکو سەیدنا ئەبوبەکر ئەفەرمێ رضی الله تعالى عنه، ئەفەرمێ ئەگەر 70 جار لەسەر گوناهێکەوە تەوبەت کرد و شکاندت، جارێکی تەوبە بکەرە و دیوانەی خوددا بەرمەدە. کەی ئینسان لە خۆی ئەترسێ؟ ئەو کاتەی کە بەهۆی گوناهەوە لە خوا دوور کەوتەوە، ئەگەرنا هەتا وەکو لەسەر ڕێگەی بەرماڵ بیت و هەتا لەسەر ڕێگەی خواناسی بیت و عەبدێکی صادقی رب العالمین بی، هێشتا تۆ خێرێکی زۆرت تیا ماوە. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم نمونەمان بۆ هێنێتەوە، ئەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە ڕۆژانە 5 جار ڕووبارێک بە بەردەم ماڵیا تێپەڕی و خۆی تیا بشوە هیچ چڵک و چەپەڵێکی پێوە ئەمێنێ، ئەفەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم پێوەی نامێنێ. ئەفەرمێ دەی نوێژەکان بەو شێوازان گوناهەکانتان هەڵ ئەوەرێنن. بۆیە ئینسان جاری وا هەیە گوناهی زۆری کردووە، لە وێزگەی نوێژە نەجاتی بووە، لە وێزگەی سوجدانەوە نەجاتی بووە، لە سەدەقەیەکە کردوویەتی، لە سیلەی ڕەحمێکە کە جێبەجێ کردووە خوا عەفوی کردووە. ئەگەر هەر عەفوشی نەکردبێت لە مانگی ڕەمەزانە، دەرگاکانی تەوبە ئەکرێنەوە و رب العالمین عەفوی ئەکا. بۆیە مامۆستا سەعیدی نورسی ئەفەرمێ دیقەتی مێشمدا سێرم کرد مێش هەمیشە دەستنوێژەگرێ. ئەم هێنایە پێش چاوی خۆم کە دەموچاوی ئەشوا، قۆڵەکانی ئەشوا، مەسحی سەری ئەکا، قاچەکانی ئەشوا. بۆیە فەرمێ بە حەیاتی هیچ ئینسانێک نەیتوانیوە مێش ببینێ بە پیسیەوە، هەمیشە بە پاک و خاوێنی مڕەتەبی ئەیبینی. ئەفەرمێ ئیماندار ئەبەو شێوازەیە چەند جار دەستنوێژ بگرێ ئاوا خوا لێ ئەبورێ. ئەمێنێتەوە هەندێک گوناه کە ئەوەندە خوددا تووڕە کردووە کە لێت نابورێ، لە مانگی ڕەمەزانە ئەی عەبد لێت ئەبورێ و لێت خۆشە بێ و عەفوتەکە. یەکێک لە ناوەکانی رب العالمین ئەتەوابە، واتە ئەو کەسەی کە زۆر تەوبە قبوڵ ئەکا لە عەبدەکان. عومەری کوڕی خەتاب فەرموویان کام ئاەتە بەلای تۆ شیرینترین ئاەتی قورئانە کە ڕەجا زۆر ئەبەخشێ بە ئینسان؟ فەرمووی ئەم ئاەتە مبارەکەیە کە ئەفەرمێ غافر الذنب وقابل التوب. پێش ئەوەی کە تۆ تەوبەکە بکەی، خوا غوفرانی خۆی بەسەرە دابەراندی و عەفوی کردووی. ئەوەندە لە بەردەم خودایەکی میهرەبانە ئێمە ئەوەستین، بەتایبەتی لەم مانگی ڕەمەزانە کە ئەچینە حوزوری، ئەبێ زۆر بە پاکی و بێگەردی چووبین. بۆ شەوی بەرات لە هەموو گوناهەکانت ئەبورێ، بۆی نەزیه و پاک بی. بۆ یەکەمین پلەیە کە لە ڕەمەزانە دەستی پێ ئەکەی ئیستیغفاری زۆرە. ئەم چەند ڕۆژەی کە ماوە تەسبیحەکەت بەدەستەوە بێ، ئیستیغفاری زۆر کە پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم لە شەو ڕۆژێکە 70 جار تا 100 جار ئەستەغفیرڵڵاه ئەکرد. ئەی ئێمە قوربەسەر لەم زەمەنە
زمني غفلتي ضل أبيت شون توبة كين وشون بقرنا ولا إخوة وشنق استغفار كين وأستغفر الله بكين زور قرنق إنسان كاتك استغفار كات للرجي قيامته قناها كاني أبينه برواكن هندي لقناها كان للرجي قيامته سيرك لنا ما أعمالتنا نسرا أفرمي أخوة يقول القرآن أولئك يبدل الله سيئاتهم حسنات إنسان هندي لقناه سيئات ككردويتي خوا بوي قوريو بحسنة لبري السيئة حسنة لنا ما أعمالتنا نسرا بوي أفرمي عبدي كي شرمزان للرجي قيامته لحضوري خويا الرأي جيري خوا إشاريته لعبد كان تاوكو سيرينا كان خجالتك النبي اعترافي في أكابها مو قناها كاني فلان قناها تكر فلاني تذكر يا عبد أري والله يا إلهي قناها مكر خجالة من عنادي من قبل أنا أكر يا إلهي بنعمتك كاني تو قناها مأكرت أي عبد أوليت بورام هرجاري خوا أفرميك ليت بورام أو سجدة أبا لخجالتي خويا سجدة أبا تنها سجدة كاني خلق أي بين لدورة وخلق ألين أم عبدتش عبديكي صالحة يا قناهي نكردوه وأخوة جل جواه ثناء أكاتو أميش سجدة أبا أو اندبر رحمة لقيامتي شا فصحدناك لبردم خلائقها فصحدناك بوي أهلي تصوف فرميانا كاتك ودعاة كردنا يقناها كانت ملي هندي جار قناها كانت ملائكش لبيريان شوتوا تنها لبيني تو خدايا ماوا تنها هاواري التوببك بوي إيمي عبادي خوا لبربري مانجێکی زۆر جوانە گوناهی زۆرمان کردو تامی ڕۆییوە تەنها و تەنها لە بەرامبەر ئەوە وەستاوینکەوە کەی مەرگ چاوەڕێمان نەکات و بەرەو پیری ئەڕۆی دەفرمێسکی پەشیمانی هەڵوەرێنە هەتا ئەمری هەتا ئەو لەحەزەی ئینسان ئەڕوا ئەبێ لە بەردەم گوناهەکانیان فەرمێسک داببارێنێ عەزیزانم تەوبە جۆری زۆرە هەندێک لە عولەما فەرموویانە کە تەوبەت کرد پارچەکانی لاشە جیاکەرەوە لە تەوبەیە خوای لە گوناهەکانی دەستم ببوورە خوای لە گوناهی چاوم ببوورە خوای لە گوناهی زمانم ببوورە خوای لە گوناهی دڵم ببوورە هەندێک فەرموویانە بە پێی گوناهەکان داوای تەوبە بکە خوای گیان داوات لێ ئەەکەم هەرچی ڕیایە لە ژیانمان تووشم بووە هەرچی تەکەبورێ لە ژیانمان تووشم بووە هەرچی نەزەرێکی حرام لە ژیانە تووشم بووە هەرچی قسەیەکی زیادە کە کردومە لە ژیانە کە ڕەبتی بەمنەوە نەبوو هەندێکتر فەرموویانە نا تەوبەکان پلەبەندی هەیە ئەبێت تەوبەکەی خوایە هەر شیرکێ بۆ تۆم قەرار داوە زانی و من نەمزانیوە داوای عەفوت لێ ئەکەم پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم داوا ئەکا لە رب العالمین خوایە پەنا ئەگرم بە تۆ لەو شیرکەی کە کردومەوە ئەیزانم وەلەوەی کە نایزانم کە ئەفەرموون ئەو شیرکەی کە ئینسان ئەیزانە بریتێ لە ڕیا چکە پێ ئەوتێ الشرك الخفي ئەو شیرکە شاراوەی کە لە ناخی ئینسانە هەیە هەندێک کردەوەت کردووە لە بەرخاتی خوا نەبووە لە بەرخاتی خەڵک بووە خوا لێت قبوڵ ناکا ئەگەر کردەوەیەک 100 بەش بێ یەک بەشیان بۆ غەیری خوا بێ خوا نەوەتونەوەکەشت لێ قبوڵ ناکە خدا شتی چاک و جوانی ئەوێ لە ئێمە إن الله جميل يحب الجمال كام عبداتي زور جوان بأود لي قبول أكاو لدور أجري بويا أفرمون دعابك دوابك لأخوي جورك لدو بوري للشرك دوات كفر دوات النفاق أفرمون إن جا دعاك كخوا لد ببوري لهمو معاصيك كردوتا إن جا دواك خوا لم ببوري لهمو تقصيرك كردوم لن يجا مقصر بوم للرجوم مقصر بوم كم ترخم بوم تمل بوم لزورك لو عبداتي يعني ككردم بوتو بلام جوان بيشكشم نكردي يا إلهي لنا نجابم لحضور مقامي تويا واستابم ظلم لشوين يكتربو خجالت بوم قرآن مخيان كلامي تو كشي فكرم لشوين يترو خيالم لشوين يتربو يا إلهي لين ببوره بو داوي لبردن زور قوريه كإنساني إيمان دار برزي كاتو بحضوري خواه دەرگایەکی زۆر گەورەی خواناسیە پلەیەکی بەرزی خواناسیە ابن القیم لە مەدارج السالکین ئەفەرمێ پلەیەک لە پلەکانی خواناسی ئەوەیە ئینسان بگاتە ئەو ڕوتبەیە کە تەوبە بکە ئەفەرمێ تەوبە چۆن دەرگای بەهشت هەموو دەرگاکانی بەهشتدا ئەخرێن و ئەکرێنەوە ئیلا دەرگای تەوبە نەبێ کە هیچ کاتێک نەبووە کە دابخرێ هەمیشە کراوەتەوە ئەفەرمون ئیمانداران ئەگەر هیچ یەکێک لە دەرگاکان هەشت دەرگای بەهشتیان بەر نەکەوێ بڕۆنە ژوورەوە لدرجة غفران وأتوان بس نجورة درجة غفراني خوا زور جوري مانجي رمضان يجمانجي كبو غفراني إما بيوسا بخو ما نبشينوا أوي كحقوقي خوايا
ئومێدەکەم بە ئیستیغفارەکانمان خوا لێمان بورابێ ئەوەی حقوقی بەنی ئادەمە بیگێڕەوە ئەی عەبد دنیایەکی فانی کاتی ئانی هیچ نییە بەجێ ئەهێڵی ئەو حەرامانەی کە ئینسان تووشی ئەبێت لە حیاتە کە مافی خەڵکی بەسەرەوەیە وشەیەکە دوتووە بەرامبەر بە یەکێک صادق نەبووی داوای عەفوی لێ بکە غەیبەتێکت کردووە داوای لێبوردنی لێ بکە ئەگەر داوای لێبوردنیشی لێ ناکەی وەکو ئیمامی نەووی ئەفەرمێ لە شەرحی صحیح مسلمە ئەفەرمێ ئەگەر نەتوانی داوای لێبوردن لە عەبدێ لە عەبدەکان کەی کاتێک کە غەیبەتی کردووە بچۆ لە چەند مەجلیسا بە خراپە باسی کردووە لە ئەوەندە مەجلیسا بە چاکە باسی چی دوتووە بەرامبەری ئەم جارە عەکسەکەی بڵێ جوانیەکانی دەربخە لە ناو کۆمەڵگایە بە زمانێکی صادق بۆ ئەو لە ناو کۆمەڵگایە چاکەکانی و جوانەکانی بڵاوکەرەوە ئێمە زۆر پێویستمان بە تەوبە هەیە بەتایبەتی لە ئەمڕۆیە بەڵاکان دەوری گرتووین فتنەکان چواردەوری داوین ئێمە وڵاتێکی زۆر گەورە بوو لە عیبادەت و تاعەتە زۆر شتمان لە دەست داوە بەڵام سوپاس بۆ خوا ڕێگەی بەرماڵمان ون نەکردووە هەتا ئێستاش مزگەوتەکانمان جمەی دێ کافران زۆر ئیشیان کردووە لەسەرەوەی ئەم وڵاتە بە لاڕێیا ببن بەڵام فەزلی خوایە ئێستاش گەنجەکان جمەیان دێ لە ناو مزگەوتەکانە جەماڵ و جوانی گەنجەکان لە ناو مزگەوتە هیممەتێکی زۆر گەورە بە خواناسان ئەدا ئومێدێکی زۆر گەورە ئەدا کە ئەزانین ئەم ئومەتە هێشتا خەیرێکی زۆر گەورەی تیاماوە خوا بەرەو ئاقاری خەیری ئەبا مەڵێ گەنجم ئەی گەنج الشاب التائب حبيب الله ئەو کەسێکەوە گەنجە و تەوبە ئەکات و ئەگەڕێتەوە لای خوا یەکێکە لە حەبیبەکانی خوا خۆشەویستەکانی خوا ئەی پیر مەڵێ پیرم زۆرم لە دەستدا یەک مووی سپی تۆ نورە لە ڕۆژی قیامەت پێغەمبەریان صلی الله عليه و سلم فەرمێ موسپیەکان لە لاشەی تۆیە کە سپی بوون هەموو ئەبنە نور لە ڕۆژی قیامەتە بۆ تۆ ئەی پیر مەترسە لەوەی گوناهی زۆرت کردووە کە تۆ دەست بەرزەکەیتەوە زۆر جیاوازە لە دەستی گەنجێک خوایەک بە عەزەمەتی خۆی حەیی و کەریمە حیا و شەرم ئەکا لە عەبدێکی ڕشسپی کە دەست بەرز کاتەوە دەستی بە خاڵی بگێڕێتەوە ئێمە لە ئەمڕۆیە کە بەرەو پیری ڕەمەزان ئەڕۆین لەم منبەرە و لەم جومعەوە هەموومان پێکەوە بە دڵ ڕووی دڵمانەکەینە حوزوری خوا وەڵێن یا ئیلاهی داوای لێبوردن لێ ئەکەین لە هەرچی گوناهێکە کردومانە یا رب العالمین خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە پەنها کردومانە لێمانەوە ببورە خوایە داوات لێ ئەکەین لە هەموو عمرمانە هەر کاتێک سڕێکمان کرد بێجەیەکمان کرد لە حوزوری تۆیە خوایە عەفومان کە یا رب العالمین بەخوا پەروەردگارە ئێمە ڕوومان ڕەش بووە ئێمە دەستمان ڕەش بووە دڵمان ڕەش بووە چاومان ڕەش بووە لە گوناهەکانە بەڵام هەموو کاتێ زانیمانە کە تۆ زۆر لێبوردەی ئەگەرچی ئێمە شایەن نەبین تۆ هەر ئەمان بەخشی دەی ئیلاهی بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئەم عەبدانە ڕوویان کەوتە بارەگاکەی تۆ ئەمانە عەبدانێکن سوژدە تەنها لە حوزوری تۆیە ئەبن ئەمانە ماڵەکانی تۆ ئاوادانەکەنەوە ئەمانە دڵیان وابەستەی دینەکەی تۆیە ئەمانە دەسی زەلیلی دوعا تەنها و تەنها لە مەقامی تۆ و لە بەردەمی تۆیە بەرزەکەنەوە یا ئیلاهی دوعاکە نەنگیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة